سبەی یەکەم دانیشتنی پەرلەمانی هەرێم بەڕێوە دەچێت. تورکمانەکان داوای پۆستی سیادی هەرێم دەکەن. عێراق سنوورەکانی لەگەڵ سووریا داخست. سڵاو سمەیەم لە تیوارۆسی هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ یەکشەممە یەکی کانونی یەکەمی 2024 سامان ئەحمەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی پەرلەمانی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە کرد. هەموو ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەنجام دراون و سبەی دووشەممە دوی کانونی یەکەمین کۆبوونەوەی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. سامان ئەحمەد لە درێژەدا ئاماژەی بەوەش داوا کە بەتەمەنترین ئەندامی پەرلەمان دانیشتنەکە بەڕێوە دەبات کە ئەویش ئەردەڵان محەممەد سەرسری سەرۆکی دیوانی پەرلەمانی کوردستانە. سامان ئەحمەد ئەوەشی ڕاگەیاندووە سبەینێ لە کۆبوونەوەکەدا کاندیدە دەرچووەکان لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە بانکێشت کراون و سوێندی یاسایی پەرلەمانتاریەت دەخۆن. بەرپرسی ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوەش کردووە کە هەموو باس و بابەتە پەیوەندیدارەکان بە پەرلەمانەوە قسەیان لەسەر دەکرێت و بابەتە سیاسیەکانیش بۆ حیزب و لایەنە سیاسیەکان دەهێڵنەوە کە گفتوگۆی لەسەر بکەن. ئایدین معروف وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری پێکهاتەکان لەبارەی بەشداری پێکهاتەی تورکمانەکان لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمدا ڕایگەیاند. پێویستە ڕەچاوی کورسی کۆتاکان نەکرێت بۆ تورکمانەکان بەڵکو وەک نەتەوە لێی بڕوانرێت. معروف دەشڵێت نەتەوەی تورکمان زۆر لە کۆتا گەورەتر و گرنگە بەشداری کارای پێ بکرێت لە نێو حکوومەتدا. ئایدین معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان بە میدیاکانی ڕاگەیاند ئێمە وەک نەتەوەی تورکمان پێمان وایە کە تورکمان لە بابەتی کۆتا زۆر گرنگتر و گەورەترە و نابێت ئەو دوو کۆتایی کە تورکمان هەیەی بکرێت بە پێوەەر بۆ بەشداریکردن لە حکوومەتدا بەڵکو پێویستە بوونی نەتەوەی تورکمان وەک مافی نەتەوە و قەومی مامەڵەی لەگەڵدا بکرێت و هیچ پەیوەندیەکی بە کۆتاوە نەبێت. وتیشی ئێمە وەک تورکمان بەشدار دەبین لە کابینەی دەیەم بەڵام نەگووە کۆتا. چونکە بوونی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان کاریگەری زۆر بەهێزی هەبووە لەسەر پێکەوە ژیان و لە ئێستادا کوردستان و عێراق یەکێک لە شتە باشەکانی ئەوەیە کە وەک خۆی ئەو پێکەوە ژیانی نەتەوەیە ماوەتەوە و بەو هیوایەین پارێزگاری لێ بکرێت. سوپای عێراق لە سەرفەرمانی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق سنوورەکانی وڵاتەکەی لەگەڵ سووریا بە تەواوی داخست. هاوکات لەگەڵ داخستنی سنوورەکانیش سەرۆکوەزیرانی فیدراڵ لەگەڵ بەشار ئەسەد پەیوەندیەکی تەلەفۆنی ئەنجامدا و سوودانی پێی ڕاگەیاند. ئاسایش و سەقامگیری سووریا و عێراق وەک یەکن جێگری فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق ئاشکرای کردووە. سنوورەکانی وڵاتەکەی لەگەڵ سووریا بە تەواوەتی داخراون. ئاماژەی بەوەشداوە بڕیارەکە بە فەرمانی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق دەرچووە و ئەمەش دوای فراوانبوونی گرژیەکانی سووریا دوای ئەوەی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە هێرشیان کردە سەر شاری حەلەب. لایەکی دیکەشەوە بەشار ئەسەد پەیوەندی بە سوودانیەوە کرد دۆخی ناوچەکەیان تاوتوێ کرد. لەو بارەیەوە نووسینگەی سەرۆکۆماری سووریا ڕایگەیاند بەشار ئەسەد لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق سوودانی دوایین پێشهاتەکان و هاوکاریە هاوبەشەکانی نێوان هەردوو وڵات لە بواری بەرەنگاربوونەوەی تیرۆر و ژمارەیەک پرس و دۆسیەی عەرەبی و نێودەوڵەتی تاوتوێ کرد. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.